سڵاتان لێ بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ سێشەممە 27 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 18 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە و بڕینەوەی قاچی کۆڵبەرێک لە کرماشان، سەپاندنی سزای زیندان بەسەر سێ کرێکاری خەڵکی سنا، یاندەستانی کرێکارێک لە شاری مەریوان، دەست بەسەرکردنی چالاکێکی ژن و دوو منداڵ لە شارەکانی سنا، شنۆ و خاش، جێگیرکردنی گەشتی ئەرشاد لە شەقامەکانی سنا، نادیاری چارەنووسی بەندکراوێک لە شاری بۆکان، مانگرتن لە خواردنی بەندکراوێک لە زیندانی ئیرام، تۆبارانی بەرزایە سنوورەکانی خۆی لەلایەن سوپای پاسەران و گوشاری کۆمیتە ئینزیباتی و حراست بۆ سەرخوێندکارانی کچی زانکۆی تاران. درێژە هەواڵەکان. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە و بڕینەوەی قاچی کۆڵبەرێک لە کرماشان. بە پێڕاپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی یەکشەممە 25 پوشپەر کۆڵبەرێک بە ناوی ئەشکان پاشناو نادیار بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندارکرا. هەروەها کۆڵبەرێک بە ناوی محەممەد ساڵح قەنبەری کە ڕۆژی شەممە 24 پوشپەر لاقی بریندارکرا بوو لە نەخۆشخانەی ڕازی کرماشان لە ئەژنەوە لاقیات بڕیەوە. بە پێڕاپۆرتە هێزە سنووریەکانی ڕژیم لە شاری بانە ڕاستەوخۆ تەقەیان لە کۆمەڵی کۆڵبەر لە سەرحەدی هەنگەژاڵ کردووە و بەهۆیەوە کۆڵبەرێک بە ناوی ئەشکان بە سەختی بریندارە و ڕاگوێزی نەخۆشخانەکراوە. لە لایکی دیکەوە ڕۆژی شەممە دوو کۆڵبەری خەڵکی گوندی سەفیابادی جوانڕۆ کەوتنە بەردەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم و یەکێکیان بە ناوی محەممەد ساڵح قەنبەری بە سەختی بریندار و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانەی ڕەزا قاچێکیان بڕیەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر سێ کرێکاری خەڵکی سنا. بەپێ هەواڵی گەیشت و لە قیەکی جادگای ئینقلابی سنا بە سەرۆکایەتی قازی سعیدی لە حکومێکی نادادپەروەرانەدا سێ چالاکی کرێکاری بە ناوەکانی کەماڵ کەریمی، خەبات مەحموودی و شادمان عەبدی بە هاوکاری لەگەڵ کۆمەڵە تێکدانی ئەمنیەتی وڵات و هێکێنانی گروپی نایاسایی تۆمەتبار کردووە. بە پێ حکمی دادگای ئینقلابی سنا کەماڵ کەریمی بە 9 مانگ زیندانی تەعزیری، خەبات مەحموودی بە 1 ساڵ و نێو زیندانی تەعزیری و شادمان عەبدی بە 3 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراون کە حکمەکانیان بۆ ماوەی 2 بۆ 2 ساڵ و نیو تعلیق کراوە. شاینی باسەکە ئەو حکمانە بە بیانەوەی چاوپێکەوتنی چالاکانی کرێکاری لەگەڵ بنەماڵەی هەمیشە زیندوو هومەن عەبدوڵڵاهی لە ڕێکەوتی 27 گوڵانی ئەمساڵ بەسەریاندا سەپاوە. گیانەدەستانی کرێکارێک لە شاری مەریوان. نیوەڕۆی ڕۆژی دووشەممە 26 پوشپەر کرێکارێکی بیناسازی لە شاری مەریوان بە ناوی عەتا ڕەبوشە بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانی لەدەستا. بە پێڕاپۆرتەکان عەتا ڕەبوشەی تەمەن 45 ساڵ خێزاندار و باوکی 4 منداڵ خەڵکی گوندی چنارەی سەر بە شاری مەریوانە و بەهۆی بەربوونەوە لە بەرزایی ساختمانێکی نیوەکارە لا گەڕەکی مەردۆخ و دەست بەجێگیانی لەدەستاوە. دەست بەسەرکردنی چالاکێکی ژن و دوو منداڵ لە شارەکانی سنا، شنۆ و خاش. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی مەدەنی خەڵکی سنا بە ناوی بەیان فەرەجوڵڵاهی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. هەروەها دوو مێرمنداڵ بە ناوەکانی موحسین شابۆیی تەمەن 14 ساڵ و خەڵکی شنۆ و ئەبوزەرە ڕێگی تەمەن 13 ساڵ و خەڵکی خاش لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە ڕفێندراون. بە پێڕاپۆرتەکان شەوی دووشەممە 26 پوشپەر بەیان فەرەجوڵڵاهی لە هێرشی هێزەکانی دەسەڵاتی سنا بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزرا. لە لایکی دیکەوە هێزەکانی دەسەڵاتی سوپای پاسداران لە شاری شنۆ مەرمنداڵێکی تەمەن 14 ساڵی خەڵکی گوندی شاهوانە بە ناوی موحسین شابۆی ڕفاندووە و چارەنووسی نادیارە. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی سێشەممە 20 پوشپەر سیامەن شابۆیی مامۆی موحسین شابۆیی
لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە هەولێر تیرۆرکرا. لە شاری خاش هێزەکانی سوپای پاسداران هێرشیان کردە سەر مەدرسەی دینی ئەو شارە و منداڵێکی تەمەن 13 ساڵانیان بە ناوی ئەبوزەر ڕێگی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستەوە. جێگیرکردنی گەشتی ئێرشاد لە شەقامەکانی سنا. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی دووشەممە 26 پوشبەر وەنەکانی گەشتی ئێرشاد و هێزە انتزامیەکان لە شەقامەکانی شاری سنا جێگیر کراون. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان هێزەکانی لیباس شەخسی بە دەموشاوی پۆشراو کشان و ژنانی دژبەری حجابی زۆرم لێ دەست بەسەر دەکەن و هێزە انتزامیەکانیش بۆ پشتیوانیکردنیان هاتوون. جگە ئاماژەیەکە ڕۆژانی شەممە و یەکشەممە لە شارەکانی تاران، ڕەشت و کرماشان چەندین راپۆرت سەبارەت بە ئازاری خەڵک لەلایەن گەشتی ئێرشاد و ڕەفاندنی چەند کچیلاو بڵاوکرا بوو. هەروەها شەوی ڕابردوو لە شاری ئیسفەهان هێزە لیباس شەخسیەکان هەوڵی ڕەفاندنی چەند کچیلاویاندا کە لەلایەن خەڵکەوە ڕێگریان لێکرا. نادیاری شارەنووسی بەندکراوێک لە شاری بۆکان. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ بەندکراوێک بە ناوی جەوانمەرد مامخۆسرەوی ماوەی چەند هەفتەیە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ڕەفێنراوە و هیچ زانیارێک سەبارەت بە شارەنووسی لە بەردەستانیە. جوانمەرد مامخۆسرەوی تەمەن 44 ساڵ مامۆی هەمیشە زیندوو هەژار مامخۆسرەوی لە گیان بەختکردوانی شۆڕشی ژینایەکە لە کۆسایەکانی مانگی جۆزەردانی ئەمساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. مانگرتن لە خواردنی بەندکراوێک لە زیندانی ئیلام. ڕۆژی یەکشەممە 25 پوشبەر بەندکراوێک بە ناوی وەحید چاوەران شاخەوان و چالاکی مەدەنی خەڵکی شارۆچکەی سەراوباخی سەر بە شاری ئاودانان دژ بە هەڵسوکەوتی هێزەکانی ڕژیم لە بەندیخانەی ناوەندی ئیلام مانی لە خواردن گرتووە. بە پێزانیاریەکان وەحید چاوەران هەفتەی ڕابردوو لەژێر ئەشکەنجەی سەختی هێزەکانی دەسەڵاتی سوپای پاسداران ناچار بە دانپێدانانی زۆرم لێکراوە. ڕۆژی یەکشەممەش ئەو بەندکراوە دژ بە ئازار و ئەشکەنجەی بەردەوامی هێزەکانی ڕژیم لە زیندانی ئیلام دەستی داوەتە مانگرتن و داوای ڕوونکردنەوەی چارەنووسی دەکات. تۆبارانی بەرزایە سنوورەکانی خۆی لەلایەن سوپای پاسداران. بەپێی راپۆرتی ماڵپەڕی هەنگا و پاشنیوەڕۆی دووشەممە 26 پوشبەر پێکدادانێکی چەکداری لە نێوان گریلەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و هێزەکانی سوپای پاسداران لە ناوچەی هاوینە هەواری قەشقەبۆڵاغی سەر بە شاری خۆی هاتۆتارە. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان پاشەم شەڕا چەکداریە تۆپخانەکانی سوپای پاسداران بە چڕوپڕی هێرشیان کردووەتە سەر ئەو ناوچەیە و لەو ماوەیەدا زیاتر لە 30 سەر مەڕووماڵاتی ئاژەڵدارانی ناوچەکە لە ئاکامیە و تۆپبارانەدا لە ناوچوون. شاینی باسەکە ئەم هێرشانە زیانێکی بەرچاویان بە ژینگەی ناوچەکە گەیاندووە و ژیانی ئاسایی دانیشتوانی ناوچەکەشی خستووەتە مەترسیەوە. کوژرانی لاوێکی خەڵکی هەرێمی کوردستان بە چەقەی هێزەکانی تورکیا. ڕۆژی دووشەممە 26 پوشبەر لاوێکی خەڵکی گوندی تەربەسپی سەر بە شاری زاخۆ لە هەرێمی کوردستان بە ناوی ڕوودی سولەیمان بە چەقەی هێزە سووریەکانی تورکیا کوژرا. بە وتەی بنەماڵەی ڕوودی سولەیمان کوڕەکەیان بە مەبەستی کۆچکردن بۆ ئەوروپا لە سنووری زاخۆ بۆ نێوخاکی تورکیا تێپەڕیوە، بەڵام لەلایەن هێزە سووریەکانی تورکیا ئەو لاوەیان داوەتە بەر دەستڕێژی گولە و ناوبراوگیانی لەدەستاوە. جێگەی ئاماژەیەکە چەند ڕۆژ لەوە پێش هاوڵاتیەکی دیکەی خەڵکی پێنگجوێن بە چەقەی هێزەکانی سوپای پاسداران گیانی بەخت کردبوو. گیانە دەستانی دوو کرێکار لە قامیشلو. ڕۆژی دووشەممە 26 پوشبەر دوو کرێکاری خەڵکی شاری قامیشلو لە ئاگرگرتنی وێزگەی سوتەمەنی ناوچەی تەلکۆچەر گیانیان لەدەستا. بە وتەی بەرپرسانی ئەجارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان وێزگەیەکی سوتەمەنی لە 1 کیلومتری ناوچەی تەلکۆچەر بە هۆکارێکی نادیار ئاگری گرتووە و دوو کرێکاریەوە بنکەیە بە ناوەکانی ئەمیر ساڵح شەهنا تەمەن 25 ساڵ و سەمیر فەرحان فەتحی تەمەن 23 ساڵ لە ئاگرزە سوتاون.
لە سەدارەزانی بەندکراوێک لە زیندانی ساری. بەیانی سێشەممە 27 مانگی پوشبار حکمی عەزامی بەندکراوێک بە ناوی موشتەبا ئیمامی لە زیندانی ساری جێبەجێکرا. بە پێڕاپۆرسەکان موشتەبا ئیمامی خەڵکی شاری نکا لە ئوستانی مازەندەرانە و پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و بە عەدام مەحکوم کرابوو. جێگای ئاماژەیەکە ڕۆژی ڕابردووش دوو بەندکراوی خەڵکی کەنگاوەر لە زیندانی ناوەندی هەمەدان لە سێدارەدرابوون. دووە هەواڵ گوشاری کۆمیتەی ئینزیباتی و حراست بۆ سەر خوێندکارانی کچی زانکۆی تاران. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا کۆمیتەی ئینزیباتی زانکۆی تاران دەیان خوێندکاری کچی بانکێشت و هەڕەشە لێکردوون. بە پێڕاپۆرسەکان شۆرای سنفی خوێندکاران ئێران لانی کەم 50 خوێندکاری کچ بە بیانی و ڕەچاونەکردنی یاسای حەجابی ئیجباری لەلایەن کۆمیتەی ئینزیباتی و حراسەتی زانکۆوە بانکێشت و هەڕەشەیان لێکراوە. کۆمیتەی ئینزیباتی ڕاگەیاندووەکە دوایین هۆشدار بە خوێندکاران دراوە و ئەگەر پابەند بە یاسا نەبن ئەوە لە ئیمکاناتی ڕەفاهی بێبەش و بۆ ماوەی 1 بۆ 2 ترم لە پرۆسەی خوێندن دوور دەخرێنەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوە بن.